ڕاگەیاندنی کۆتایی دووهەمین کۆنفرانسی بەهێزکردنی گوتاری چەپ لە کوردستان لا ڕۆژەکانی 6 و 7 مانگی مەی 2023 دووهەمین کۆنفرانس لەژێر ناوی بەهێزکردنی گوتاری چەپ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە بەشداری کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی چەپ و سۆسیالیستی کوردستان لە شاری ستۆکهۆڵم و هەروەها بەشدارانێکی تر لە وڵاتانی جۆراوجۆر و لە ڕێگەی تۆڕی ئینتەرنێتەوە بەڕێوەچوو. کۆنفرانسی دووەم هەوڵیدا هەنگاوێک نزیکتر بێتەوە لەوەی بەکردەوە ئاراستە سیاسیەکەی کۆنفرانسی یەکەم جێبەجێ بکات کە بە هەمان مەبەست لە مانگی فێڤریەی ساڵی 2023دا بەڕێوەچوو. لە پێناو وەها ئامانجێکدا بەشداربووانی کۆنفرانسی دووهەم لە کەشێکی دموکراتیک و هاوڕێیانەدا باری سەرنج و بۆچوونی خۆیان سەبارەت بە دەرفەت و ئاستەنگیەکانی بەردەم شۆڕشی ژیناو ئەو ڕۆڵەی لە چەپ چاوەڕوان دەکرێت خستیانە بەرباس و لێکۆڵینەوە. هەروەها پێداگریان کرد لەسەر پێویستبوونی کاری هاوبەش لە پێناوی بەهێزکردنی گوتاری چەپ لە کوردستان و چۆنیەتی لابردنی گیر و گرفتەکانی بەردەم ئەو ئەرک و هەنگاوانە. بەرنامەی کاری کۆنفرانسی دووهەم لە 3 بڕگەدا بەڕێوەچوو. یەکەم دەوری چاوەڕوانکراو لە چەپی کوردستان، دووهەم بنەما سەرەکیە فکری و پێکهاتیەکانی چەپێکی یەکگرتوو لە کوردستان، سێهەم هەنگاوە کرداریەکانی پێکهێنانی چەشنێک لە کاری سازماندراوی چەپەکانی کوردستان. لە دووتوێی باسەکاندا بەشداربووان هاوکات لە لێکدانەوەی بارودۆخی سیاسی ئێستا لەژێر کاریگەری شۆڕشی ژینادا پێداگریان کرد کە قەیرانی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی ژینگەی ئێرانی ژێر دەسەڵاتی حکوومەتی ئیسلامی قوڵتر بۆتەوە. ڕژیم ڕێگایەکی بۆ دەربازبوون لەو قەیرانە حەمەلایانە لە بەردەمناییە و بۆ چارەسەرکردنیان لە تاریکیدا پەل دەکوتێت. شپرزەیی بە سیاسەتەکانیەوە دیارە و نیشانە سەرەتاییەکانی ڕاڕایی لەناو ڕیزی هێزە سەرکوتگەرەکاندا دەرکەوتووە. شۆڕشی ژن ژیان ئازادی کە تێیدا ژنان هەر لە سەرەتاوە جەمسەری سەرەکی بوون، ئاسۆیەکی نوێی دەرخستووە بە تایبەت کە بەشداربوونی گەرموگوڕی لاوان و خوێندکاران لەم بزوتنەوەیدا هاوسەنگی هێزی جەماوەر و ڕژیمی بە قازانجی بەرەی خەڵک گۆڕیوە. هەر بۆیە هەتا ئێستا کۆمەڵێک دەستکەوتی حاشا هەڵنەگەر بەدەست هاتووەکە دەتوانن ببنە بنەمایەکی باش بۆ درێژە پێدان و بەرەو پێشچوونی ڕەوتی خەبات. پێگەی ژن لە زێهنیەتی کۆمەلگای پیاو سالاردا بە چەند قات باڵای کردووە. بۆ نمونە بەشێکی زۆر لە ژنان سەرپۆشی زۆرم لێیان فڕێداوە کە هێمای ئیدیۆلۆژیکی ڕژیمی ئیسلامیە و ئەمەیان وەکو ئەمری واقع بەسەر ڕژیمدا سەپاندووە. دەتوانین ئەنجامی دیالۆگ و لێکدانەوەی بەشداربووان لە چوارچێوەی بەرنامەی کاری ئەم کۆنفرانسەدا لەو چەند خاڵەی خوارەوەدا کورت بکەینەوە. بەشداربووانی کۆنفرانس لەسەر ئەو ڕاستیە سوور بوون کە کۆمەڵگای ئێران بە کوردستانیشەوە پێی ناوەتە قۆناغێکی هەستیاری سیاسیەوە. وەڵامدانەوە بە پێویستیەکانی ئەو سەردەما ئەرکێکی تایبەت دەخاتە سەرشانی هەڵسوڕاوان و هێزە سیاسیە چەپ و سۆسیالیستەکان. بەوردبوونەوە لەسەر پێگەی دیار و گرنگی کوردستان لە خەباتی خەڵکی ئازادی خوازی هەموو ئێران دژی کۆماری ئیسلامی و بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستیە کە ڕەوتی بزوتنەوەی ژینا لە کوردستاندا سەری هەڵدا و لە درێژەی خۆیدا کوردستان گرنگترین ڕۆڵی هەبووە لە بەردەوام هێشتنەوەی ئەو بزوتنەوەیدا ڕێکخستن و یەکگرتووکردنی هێزی چەپ، عەداڵەتخواز و سۆسیالیست لە کوردستان بۆتە پێویستیەکی هەنووکەیی و حەیاتی. لەو پێناوەدا بەشداربووانی کۆنفرانس لەسەر درێژەدان بە گفتوگۆ و ڕاوێژ بۆ بەردەوامبوونی هەوڵەکانی بەهێزکردنی گوتاری چەپ لە کوردستان لە ڕێگای کۆکردنەوە و هاو ئاهەنگکردنی هەڵسوڕاوانی چەپ و ئازادی خواست لە دەوری پلاتفۆرمێکی دیاری کراو پێداگریان کرد. پلاتفۆرمێک کە ڕنگدانەوەی ناوەڕۆکی چەپ و پێشکەوت و خوازانەی خەباتی خەڵکی کوردستان بێت و بتوانێت بانترین ئاستی یەکگرتووی کردداری چەپەکان، ئازادی خوازان، یەکسانی خوازان و خوازیارانی نەمانی ستەمی نەتەوایەتی لە کوردستان سەرەڕای هەبوونی بۆچوون و ڕوانگەی جیاواز لە نێوانیاندا گونجاو بکات. بۆ ئەم مەبەستە کۆنفرانس کۆمسیۆنێکی دیاریکردتا هاو ئاهەنگی لەم پەیوەندەدا پێک بێنێت. کۆنفرانس دوای 2 ڕۆژ کاری پڕاوپڕ کۆتایی پێهات.
بەشداربووانی دووهەمین کۆنفرانسی بەهێزکردنی گوتاری چەپ لە کوردستان 9 مانگی مەی 2023 زینی.